دیارە عێراق یەکێکە لە وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەردەوامی کێشەی تێدایە. ئەم کێشەیە ئەم کێشانەی زۆر جار بەهۆی هەژمونی وڵاتانی دیکە چ ئەقلیمی بێت چ نێودەوڵەتی بێت لەسەری زیاتر کێشەکان تێیدا قوڵ بۆتەوە و لەم ساڵی 2023دا زۆرترین چاوەکان و زۆرترین سەردانیەکان فیگەرە سیاسی و ئیداری و حکومیەکانی وڵاتی ئەمریکا بووە کە لە عێراقدا بینرا لەگەڵ ئەوەی لە رووسیایش بە هەمان شێوە سەرگی لاڤرۆف یاخود بەشداری یاخود سەردانی عێراقی کرد. ئەمڕۆ ئەنتۆنیۆ گوتێرێس سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتووەکان بە سەردانێک گەشتە بەغداد لەگەڵ سەرۆکۆماری عێراقدا کۆبوونەوە و چاویشی کەوت بە وەزیری دەرەوەی عێراق و با بڕیارە کە سبەینێش بگاتە هەرێمی کوردستان. لەنێو ئەو هەموو کێشە سیاسی و دارایی و ئاوری کە لەنێو عێراقدا هەیە سەردانیەکانی ئەمریکا و نزیکبوونەوەی زیاتری ئەمریکا لە بەتایبەتی لە سەروبەندی کابینەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە عێراق و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە، بۆچی ئەمریکا لەم ئانوساتەیە گرنگیەکی بەو جۆرە دەدات با وڵاتێک وەکو عێراق و هەرێمی کوردستان. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ئارام عەبدوڵڵاه کە بەڕێزیان چاودێری سیاسین لە هەولێر و میوانمان دەبن گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەین. کاگارام زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جەنابەت تێبینی چیت بوو لەسەر سەردانەکەی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق؟ بەڵێ زۆر سپاس هێوی خان، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی فورسات نیوز. سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە خۆتان دەزانن ئەگەر چی دەوڵەتی عێراق لە ماوەی ڕابردوودا توانراوە حکومەت پێک بێنێ کەوتۆتە تا ڕادەیەک سەرسکەی خۆی، بەڵام دیسان نشینە دەتوانین بڵێن عێراق هێشتا نشینی هەر پرچێشەیە لە زۆر بوارەوە. من هەڵە نەبم ئەمە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ئەمە یەکەم جارە ئەنتۆنیۆ گوتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان سەردانی عێراق بکاتن، بەڵام لە ڕابردوودا زیاتر دەتوانم بڵێم جنین بلاسخارد نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەردانی عێراقی کردووە. دیارە کۆمەڵێک چینە بابەت هەبی سەبارەت بەو سەردانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان. عێراق ئێستا کێشەی ئابووری هەیە، مەسەلەن بۆ نمونە کێشەی دۆلار هەیە، کێشەی وزە هەیە لەگەر وڵاتانی ئەوروپا. ئەمانە هەموو خاڵانن من پێم وایە کە نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان باسی بکاتن و ئێران لە ناوچەکەدا کە کاریگەری هەیە ئێستا لە ڕێگەی عێراقەوە هەوڵ دەداتن با بڵێن دیسان گفتوگۆ سەرەتایشتری گفتوگۆ لەگەر سعودیا دووبارە دەست پێ بکاتەوە. ئەمانە هەموو بابەتن و مەسلەی هەرێمی کوردستان لەگەر ڕێکەوتن لەگەر عێراقدا. باش لە 2023دا و لە کۆتایی مانگەکانی 2022دا زۆرترین سەردانیکردن و هاتوچۆ و مامەڵە و کۆنتاکت لەگەڵ ئەمریکا و عێراقدا بینرا. زۆرترین پەیوەندیەکان چڕبوونەوەی پەیوەندیەکان لە نێوان عێراق و ئەمریکا بەدی کرا. هۆکارەکەی چێ لەم ئانوسادەیە کە جیهان لێستادا سەرقاڵی کێشەی نێوان رووسیا و ئۆکراینن و لەم لاشەوە ئێران دەبینین لە ناو وەزعێکی شڵۆقدا لە ناو دەنگی ناڕازی وڵاتەکەیدا. ینی ئەمریکا خوێندنەوە چییە بۆی کە ئەمریکا هێندە لەم کاتەیە و بەتایبەتی لەم کابینی جۆ بایدندا سەردانی عێراق دەکات، گرنگی بە عێراقەیە؟ بمانەوە نەمانەوەی عێراق لە یەک لە وڵاتانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری هەیە، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی دیبلۆماسی، هەم لە ڕووی ئابووری. وەکو باسم کرد عێراق دیارە ئەمریکا بمانەوێ نەمانەوەی ئەمریکا قیادەی ئەم وڵاتانەی کردووە کە لە شەڕی هەم لە ڕزگارکردنی عێراقدا هەم لە شەڕی بەرەنگاربوونەوەی داعشدا ڕۆڵی سەرەکی بینیوە لە هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا. بۆیە ئەمریکا حەقی خۆیەتی ینی دەستبەرداری عێراق نەبێ، ینی ناکرێ ئەمریکا خوێنی ڕشتی بێ بۆ ڕزگارکردنی عێراق لە دیکتاتۆریەت، بەڵام دوایە خەڵکانی تر بێن لە بەرهەمەکەیدا بخۆن. کەواتە ئەمریکا بۆ تەخەمەیەکی کە لە بەرهەمی یاخود لایەنێکی کە وڵاتێکی کە لەو بەرهەمەی عێراق بخۆن
بێگومان ینی لە هەموو وڵاتانی دەوروبەریش چاویان لەسەر عێراقا بە تایبەتیش کە ئێران یەک لە وڵاتانەیە کە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لە عێراق لە ئیدارەدانی عێراق بێگومان بمانەوێت نەمانەوێت ئەم ململانەیە هەیە لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکا بۆیە لەم وەکو باسم کرد بێگومان هاتنی سکرتێری گشتینەتەوەی یەکگرتوەکانیش بۆ عێراق لەم ئان و ساتەدا گرنگی خۆی هەیە و عێراق وەکو باسم کرد لە ماوەی ڕابردوودا بۆ عێراقیش بڵێ ئەمانەی سەردانی عێراق دەکەن هەم وەفتەکانی ئەمریکا هەم وەفتی وڵاتە زلهێزەکان کە وەکو باسم کردەوانی کە دەوریان هەبووە کاریگەریان هەبووە لە یارمەتیدانی گەلانی عێراق کە دێن بەڕاستی قسەی خێر دەکەن بۆ عێراق بۆ عێراقیەکان بە هەرێمی کوردستانیشەوە یعنی ئەوان بەردەوام داوامان لێ دەکەن کە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر عێراق یا عێراق لەگە هەرێمی کوردستاندا ڕێککەوێ لە مەسلەی دۆلار کە خۆتان بینیتان ئەو ماوەی کە نائستقرارێکی زۆر لە ڕووی ئابوووریەوە دروست بوو کە کاریگەری لەسەر هەموو تاچێکی عراقیەکاندا کردووە مەسلەی بەرزبوونەوەی دۆلار بووە کە ئەمە شۆکارەکە وەکو ئەوەی کە ئەمریکا یان بابڵێن عێراق دەیەوێت بزانێ کڕیارەکانی دۆلاری چێن ینی بێگومان معلوماتەکان زانیاریەکان وا دەردەخن کە دۆلار بە شێوەی قاچاق ڕۆیشتووە بە ڕێژەیەکی زۆر بۆیە نەتواندراوە دۆلار لە عێراقدا کۆنتترۆل بکرێ بۆیە ئەمە هۆکار بوو بۆ بەرزبوونەوەی دۆلار بۆیە بێگومان هەم هەرێمی کوردستان هەم عێراق دەبێ ئەمە گوێ لە دۆستەکانمان بگرین لەوانەیە کە لە ڕۆژانی تنگانەدا پشتیوان و هاوکارمان بوون. باش لە دوای 6 ساڵ جارێکی دیکە ئەنتۆنیۆ گوتێرێس سەردانی عێراقی کردەوە ینی ئەگەر ڕۆژی ناوچەیەک زۆر ناسەقام گیر نەبێ بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستووە بۆنیەکی فەرمی نەبێت ئەم سەردانی کردانە ڕەنگە ڕوو نەدات لە نێوان وڵاتان و بە تایبەتی وڵاتی کۆک و ئەمریکادا چاوەڕێ دەکرێت لە دوای ئەم سەردانەی ئەنتۆنیۆ گوتێرێس بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان چی لە عێراقدا گۆڕانکاری بەسەردا بێت. وەکو باسم کرد سەردانەکانی ئەوان ڕێنماییمان دەکەن و ئاگادارمان دەکەنەوە کە لەکوێ کێشەمان هەیە و ئەو کێشانێک کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە پێویستە ڕێک بکەون بە بێگومان ڕێک نەکەوتنی هەرێمی کوردستان لەگەی عێراق وەزعەکە ئاڵۆزتر دەکاتن و دەبێتە هۆکاری ئەوەی کە وڵاتانی ئیقلیمی دەستێوەردان بکەن بۆیە زۆر گرنگە عێراق و هەرێمی کوردستان لەگەر یەکدا ڕێکەوەن بە تایبەتیش لە مەسلەی نەوت لە مەسلەی بودجا لە هەموو ئەو مەسەلانە و بە قەنەعاتشەوە دەڵێم یعنی ئەمە دوولایەنەیە هەردوو لا قازانجا ئێماگە بمانەوێ عێراقێکی یەکگرتو عێراقێکی بەهێسە بێتن دەبێ عێراقیش نەرمی بنوێنێ بەرامبەر هەرێمی کوردستان و غەدر لە هەرێمی کوردستان نەکاوە بە پێچەوانەشەوە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە قازانجی لەوەیەدایە کە لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا ڕێککەویتن چونکە عێراق ئێستا دەبینێن تەنانەت کێشەی سیادەشی هەیە بەردەوام سنوورەکانی لەلایەن وڵاتانی ئیقلیمەوە دەبەزێندرێتن و سەروەریەکانی پێشێل دەکرێت من پێم وایە ئەگەر ئێمە ئەو کێشەیە نەمینێ ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بکرێت من پێم وایە تا ڕادەیەکی باش دەتوانین لەو مەسەلەیەش کێشەکان چارەسەر ببیتن بۆیە ئەمە دائیمەن دەبێ ڕێنمایی دۆستەکانمان لەبەرچاو بگرین. باشە هەل قسەکانت لە هەرێمی کوردستانەوە لێوەردەگرمەوە کاک ئارام بۆچی بە بەردەوامی وڵاتی کۆک و ئەمریکا کە سەردانی عێراق دەکات لەنێو پرۆپۆزەڵی کارەکانی لەنێو ئەجندای سەردان و کارەکەیدا هەرێمی کوردستانیش دەکات بە دووهەم شوێن و پێگە بۆ سەردانیکردنی بە دیاریکراوی ئەمێ بپرسم هەرێمی کوردستان چ گرنگیەکی هەیە بۆ ئەمریکا لە نێو عێراقێکی فیدراڵە هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ ناوەندە لە ڕووی بەرژەوەندیەوە مەبەستم. بەڵێ هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە من پێم وایە ئەم گرنگی هەرێمی کوردستان بەداخەوە دەڵێم تەنها ئێمە سەرکردایەتی سیاسی کورد خۆمان هەستی پێ ناکەین هەرێمی کوردستان وڵاتێکە دەوڵەمەندە بە مەسلەی
خۆتان دەزانن بە مەسلەی وزە بە مەسلەی نەوت بە مەسلەی غاز یعنی ئەمە بە تایبەتیش ئێستا دوای شەڕی رووسیا و ئۆکراین خۆتان دەزانن بابەتی مەسلەی وزە چەند کاریگەری هەیە هەموو وڵاتانی ئەوروپا تا ڕادەیەکی زۆر ینی تووشی گرفتار بوون بە نەبوونی وزەوە ینی کێشیان بۆ دروست بوو لە هەموو بوارەکانەوە بۆیە بێگومان هەرێمی کوردستان لەو بوارەوە ئەهمیەتی خۆی هەیە و هەرێمی کوردستانیش لە بیرمان نەچێ ینی ئەمە لە دوای ساڵی 91ەوە کە لایەن دەسەڵاتی دیکتاتۆریەوە ڕزگار کراوە و هەرێمێکی دان پێێنراو بووە ینی لەلایەن هەموو ئەو وڵاتانەوە ئەو وڵاتانێک کە پاڵپشتیمان دەکەن ئەمریکا بەریتانیا وڵاتانی ئەوروپاوە لە ڕەماوەی ڕابردوشدا هەموو ئەو وڵاتانە بە بەردەوامی وەفتیان سەردانی هەرێمی کوردستانی کردووە و ئێستا زیاتر لە سیچل قۆنسولی ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستاندا هەیە یعنی هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری دەوڵەمەندە هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی شیاوە یعنی هەموو ئەو وڵاتانە تۆ ببینە ئێستا بەم دوایانە گەورەترین قۆنسول لە هەرێمی کوردستاندا قۆنسولی ئەمریکا دەکرێتەوە ئەمریکا ئەگەر ئومێدی بە هەرێمی کوردستان نەبێ ئەم پارەیە زۆرەیە لە قۆنسوڵەکەیدا سرف ناکاتن بۆیە بێگومان وەکو باسم کرد هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی ئابووریەوە گرنگە بەڵام ئەو ئابووری هەرێمی کوردستان سوودی نەبوو هەرێمی کوردستان نەبوو ئەو وڵاتانەش نابێتن ئەگەر هەرێمی کوردستان استقراری تێدا نەبێگە هەرێمی کوردستان پێویستە لەگەر دەوڵەتی مرکزی ڕێککەوێ چونکە ئێمە هەرێمێکین ئێمە خاوەن سیادە نین ئەوەی سیادەی هەیە ئەمە عێراقا دەوڵەتی عێراقا دەوڵەتێکە کە ئاڵای هەیە لە نەتەوەی گورتەکان لە ئەنجومەنی ئاسایش ئێمە بەشێکین لە حکوومەتی مرکزی ئێمە ئەگەر مەشاکیل هەبی ئێمە ئەگەر ناکۆچی هەبی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا حکوومەتی مرکزیدا بێگومان استقرار نابێ بەتایبەتیش لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە سنوورەکان کە ئێمە سنوورێکی فراوان بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمتر لە هەرێمی کوردستاندا سنوورمان لەگە وڵاتانی ئیقلیمیدا هەیە و بەردەوامیش خۆتان دەزانن پێشێری سەروەری هەرێمی کوردستان کراوە سنوورەکان کراوە کە ئەم سنوورەی کە دەگوترێ هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا سنووری حکوومەتی ناوەندی دەوڵەتی عێراقە. باش پێتان وایە لێسە لە نێوان عێراق و هەرێمی مەبەستم ناوەند و هەرێمی کوردستانە جۆرێک لێک نەگەیشتن لەسەر پرسی نەوت و وزە هەیە کۆمەڵێک پرسی دیکە هەیە کە بەردەوامی عێراقم کێشانی تابەدی دەکرێت ینی ئەنتۆنیۆ گوتێرێس و ئەمریکا دەبێتە نێوەندگیر بۆ چارەسەری ئەم کێشانە لە نێو عێراقا. بێگومان کاریگەریان هەیە کاریگەری ئەمریکا کاریگەری نەتەوەی گرتوەکان هەم لەسەر عێراق هەم لەسەر هەرێمی کوردستانیشدا هەیە یعنی بە دڵنیاییەوە ئەگەر ئەوان نەبن لەوانەیە ڕێکەوتنی هەرێمی کوردستان ئاسان نەبێت لەگەڵ بەغدا و بە هەمان شێوەش کوردیش لە نێو خۆیدا ئەگەر فشاری نێودەوڵەتی نەبێتن فشاری نەتەوەی گورتەکان نەبێ فشاری ئەمریکا و هاوپەیمانەکانی نەبێ ئێمە خۆشمان لەگە یەکتریدا ڕێک ناکەوین یعنی بەداخەوە دەڵێم ینی بۆیە ئەوان بەڕاستی دۆستمانن دێن فشار دەکەن و زەرەر و زیانەکانیشمان پێ دەڵێن یعنی ئەمە پێمان چەندین جار جنی پلاس خارد تاکیدی کردوتەوە کە دەڵێ پێتان وانەبی ئەم هەرێمە بەردەوام دەبێت ئەگەر ئێوە ڕێک نەکەون ئەگە ئێوە یەکگرتوون نەبوون بۆیە زۆر گرنگە هەرێمی کوردستان بە تایبەتیش هەردوو لایەنی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێککەون ئەگەرچی ئەمە سەرەداوی ڕێککەوتنەکانی و دانیشتەکانی ژوا دەستی پێ کردووە لە دوێنێ. بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی لە هەولێرە و میوانیەمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکەرە.